دیداری نێودەوڵەتی ڕۆژنامەنووسان لە شاری هەولێر دەستی پێکرد و بڕیارە بۆ ماوەی 2 ڕۆژیش بەردەوام بێت. تەوەری سەرەکی دیدارەکە گفتوگۆکردن دەبێت لەسەر ڕەشنووسی پرۆژە یاسای ئەنجومەنی باڵای میدیا بۆ ڕێخستنی بواری ڕاگەیاندن و ڕۆژنامەگەری و ڕەشنووسی یەکەمی پرۆژە یاسای دامەزراوەی میدیایی بینرا و بیسترا و سۆشیال میدیا لە هەرێمی کوردستاندا کە لەلایەن سەندیکای ڕۆژنامەنووسانەوە ئامادە کراون. ئێمە پێمان وایە دوو بواری گرنگ، یەکشان میدیای بینرا و بیسترا و هەروە مەسەلەی پیشەی ڕۆژنامەنووسی کە لێرەدا مەبەستمان لە ڕۆژنامەنووسی پیشەییە. پێویستی بە ئەنجومەنێکی میدیای نیشتیمانی دەکات کە ببێتە گەرەنتی باشترکردنی ژیان و گوزەرانی ڕۆژنامەنووسان. هەروەک پێشکەوتنی خێرایی تەکنۆلۆژیا ڕاگەاندن ئەو بەرپرسیارەتەی قوڵتر و سڵتر کردوتەوە کە لێرەوە دەبێ بە ڕاشکایی بڵێم ئێمە لە باسکردنی پێویستیبوونی ئەنجومەنی نیشتیمانی میدیا پشت بە ئەزموونی دەوڵەمەندی خۆڕەخستنی خودی واتە تەنظیمی ذاتی دەبەستین، دوور لە هەژموونی لایەنەکانی دیکە. بۆیەش داوەتی کۆمەڵێک سەندیکا و ڕێکخرا و کەسایەتی ڕۆژنامەنووسی لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوینمان کردووە کە ئەزموونی جۆراوجۆریان لە هەردوو ڕووی ئەو پرۆژانەی کە باسمان کرد هەیە. بەپێی ڕەشنووسەکە ئەنجومەنی باڵای میدیا دەسەڵاتی سزادانی ڕۆژنامەنووسان و دەستگاکانی ڕاگەیاندن و پێدانی مۆڵەت بە کەناڵەکان و پێدانی پێناز بە ڕۆژنامەنووسانی دەبێت. ئومێد دەکەین کە ئەمە بتوانێت ئەمری ڕەشنووسی یاسای وا بەرهەم بهێنێ کە زوو نەکەوێتەوە بەرگلەی میدیاکاران و زوو دیسانەوە چاوەڕێی هەموارکردن و گۆڕین و گلەی و گازندەی خەڵک نەبێتەوە بە جۆرێک کە بتوانی هەموو لایەک بتوانێت پەیامێکی دروست لە میدیای کوردیا بەرهەم بهێنێ و بە تەنزیمێک میدیاکاران بکەونەوە ئیشکە جێگەی پێشکەوتنی میدیایی بێەوە، جێگەی پێشکەوتنی فەرهەنگی بێ لە ڕێگەی دام و دەستگاکانی ڕاگەاندن. دروستکردنی ئەنجومەنی باڵای میدیا لەسەر بنەمای ئەو ڕەشنووسەی کە سەندیکای ڕۆژنامەنووسان ئامادەی کردووە مەترسی لەلایەن ڕۆژنامەنووسان و پسپۆڕانی بواری ڕاگەاندن دروست کردووە کە هێندەی تر سانسۆر بخرێتە بەردەم کارەکانی ڕۆژنامەنووسان. ئەوانەی کە دائەنرێن لەم ئەنجومەنە ئەبێ پێش هەمووش خەمی نیشتیمانی کۆیان بکاتەوە، نەک خەمی حیزبێکی تایبەت کە من ترسی ئەوم هەیە کە لە دەستەی کەشا لە هەیئاتی تریشای ئەومان بینی کە ئەبێتە جۆرێک لە دابەشکردنی حیزبی، ئەوەش ئەگەر وای لێبێت بەداخەوە ناتوانێت ئامانجەکانی خۆی پێکی ئومێد دەکەین ئێمە ناتوانین پێشبینی ئەحداسەکان بکەین، لەم 2 ڕۆژە بتوانین بە هەندێک ڕاستپاردە و هەندێک نەتیجەی باش دەرچین. هەرچەندە تەواوی ڕۆژنامەنووسان و دەستگاکانی ڕاگەاندن لەگەڵ ڕێخستنەوەی بواری ڕاگەاندن و ڕۆژنامەگەرین لە کوردستان، بەڵام بەهۆی ئەوەی بەشی زۆری کەناڵەکانی کوردستان سەر بە حیزبەکان و بارودۆخی سیاسی ناسەقامگیرە و سەروەری یاسا لەژێر پرسیاردایە، بۆیە سەرکەوتنی ئەنجومەنێکی وەکو ئەنجومەنی باڵای میدیا ئەستەمە ڕەنگە هەر بە مردووی لە دایک بێت. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.